بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و هاوکارانم پێشکەشتان بێت. هیوادارم کە مەجالتان بێت ئەم بەرنامەی تەندروستی ئەم جارێشمان بینەری بن. بەڕێزان، بۆ ئەم جارە بابەتێکمان بۆتان ئامادە کردووە، یەکێک لە نەخۆشینەکانە کە زۆریش باوە، یعنی دەرسەدێکی زۆر لە خەڵک ئەتوانێت تووشی بێ، کە مربوطە بە بەشی دەم و ددان، کە نەخۆشیکە بە ئیلتیهاب لەسە یا ئیلتیهابی پووک، کە ئەوەی کە لای خۆمانەوە بە ئیسلاحە فەڕەنسیەکەی ژەنجیڤایتی پێڵێن، جەنجیڤایتی ئینگلیسیەکەیە پێڵێن، بەڵام لە ئەسڵە ئەم نەخۆشیە هەرو نەخۆشیەسە کە بە ئیلتیهابی لەسە یا پووک ئەناسرێت. ئەو ئیلتیهابی لەسە تقریباً مشەخەسەگەرێکی هەیە، سەرچاوەیەکی هەیە و بەرگریشی پێکردگە، یا ئەوەی کە کەسێک تووشی ئەبێت ئەتوانێت دواتر معالجە و چارەسەری بکەین. ئەگەر بە تەرتیب بڕۆینە سەر بابەتی ئەم نەخۆشیە، کە نەخۆشی کە گوتم ئەتوانێت باو بێت، نە دەرسەدێکی زۆر، بەڵام زۆرێک لە کەسان تووش کات. معمولاً ئەم جەنجیڤایتە یا ئەم ئیلتیهابی پووکە بە نەخۆشیگەرێکیژن کە بەشێک لە دییان یا ئەو لەسە کە تەحریکە کردێت تووشی ئەو تەحریکە بێت کە ئەتوانێت ڕەنگەکەی ئەگۆڕگێت، حاڵەتێکی ئاوسانی هەیە یانێ تەوەڕوم پەیاکات، ئەو حاڵەتە لە خۆی نیشانەدات. معمولاً کە بەنسبەتێک کە هەیەی وەکو ئەوەی کە پلاکێکەکە لەسەر دانە دروستە، پلاک مەبەستمان جرمە، ئەو جرمەی کە لەسەر دیانە دروستە بێت، بەستگی هەست ئەو جرمە ئایا نقطەیە یا ئەوەی کە ئەتوانێت دەور تا دەوری دیان بگرێت کە بە پریۆدنتیۆم ئەناسرێت. ئەوەیە کە ئەم نەخۆشیە ئەتوانین بڵین کە هەم جیا لەوەی کە لەسە شامڵی ئەبێت، ئەو بافتە نەرمەی کە هەیەی ئێسکەکانی، یان و ئێسکەی کە ددان لە ناوی قەرارەگرێت، ئەوانە ئەتوانێت شامڵی بێت. یەکێک لە نیشانەکانی کە ئەم نەخۆشیە کە ژەنجیڤایت یا ئیلتیهابی پووک هەیەی ئەوەیە کە لەسە کاتێت نەخۆشە، ئەو لەسەیەکی نەخۆشە تووشی عەقەبنشینیە بێت، یانێ بەشێکی زۆرتر لە دان کە ئیسلاحا لە ژێر گۆشتە و ئەوە ئەکەوێتە دەرەوە، کە ئەو عەقەبنشینیە ئەتوانێت یەکێک لە عەوارزی جدی بێت کە بەدیانی بگەینێت. معمولاً ئەم نەخۆشیگەرە کە ئەم نەخۆشی جەنجیڤایت یا کە بە پریۆدنتالیشیان ئەناسرن، تقریباً مەرحەلەبەنیە، تەبەقەبەنیە کردن، یانێ سەیری مەرحەلەکانیان ئەو پێشڕەویە کە ئەڕۆن بەرەو پێشەوە، تقریباً لە مەوردێکی زۆر خەفیفە و ئەتوانێت دەست پێ بکات تا ئەو حاڵەتێکە شەدید بێتەوە. ئەو حاڵەتە ئەتوانێت دیان لەقکات، یانێ دیان تووشی لەقبوون بێت، یا ئەو ڕەنگەی کە ئەگۆڕگێت، ئەو ڕەنگە حاڵەتێکی ئەوەی هەیە کە ڕەنگی تەبیعی پەمەییە یا سوورەتیە، بەڵام لە ژەنجیۆڤیتە یا ئەو ئیلتیهابی لەسە و پووکە ئەو حاڵەتە ئەگۆڕگێ بە ڕەنگی سوور، یانێ سوورە بێتەوە. بۆیە ئەگەر ئێمە مەرحەلەبەنیکەین، مەرحەلەکانی کە وتمان ئەتوانێت لە مەرحەلەیەکی خەفیف و دەست پێکات تا مەرحەلەیەکی حاد. لە مەرحەلەیەکی حادە ئەوەتەوە زۆر بە ندرەت پێشتێ ئەتوانێت حتا ئەو عفونەتە ئەوەنە زۆرەوە بێتەوە کە مەترسی لەسەر ژیانی ئەو کەسیشە دروست کات. جەنجیڤایت یا ئەو ئیلتیهابی لەسە خۆی پێش پریۆدنتیت دروستە بێت، یانێ یەک دانە پلاکە یا جرمە کە بە سوورەت خاڵێکە کە لەسەر دیانە دروستە بێت، کە ئەوەی تر سەرەتاکانی ئەو ئیلتیهابەسە بۆ تووشبوونی لەسە بە ئەوەی کە حاڵەتێکی درێژخاین بۆ داهاتوو ئەو نەخۆشیە تووشی بێت. معمولاً ئەو میکرۆبیشە کە جەمەوێتەوە لەو پلاکە یا جرمە باکتریە کە ئەوێتە هۆکارێ بۆ ئەوەی کە لەسەکان تووشی ئیلتیهاب بن. یەکێک لە نیشانە باوەکانی ئیلتیهابی لەسە یا ژەنجیڤایت، هەر ئەم ئیلتیهابی پووکە ئەوەیە کە ئەو کەسانە کاتێک کە
مسواکان لە دیانەکانیان لە لەسەیان خوێن دێت یانێ یەکەم ئەتانی بڵێن کە نیشانەی ئەسڵی ئیلتیهابی لەسە ئەوەیە کە کاتێکە مسواکیان لە دانیان ئەو کەسانە کە تووشی ئەو عفونەتە بوون خوێن لە دیانیان دێت ئەوە یەکەم نیشانەوە سەرەتاییترین نیشانەیەکە کاتێکە ئەڕون بۆلای دەیان پزیشکیش ئەو شەرحاڵە ئەدەن ئەوە بۆ نیشانە ئەزانن کە خۆی دیارە بە چاویش دیارە وتمان ڕەنگەکەی ئەگۆڕگێت ئەوێتە سوورێکی تۆخ لە حاڵەتێکە لە سەیەکی تەبیعی ئەوێت ڕەنگی پەمەیە سوورەتی بێت بەڵام ئەگەر ئێمە ئەو تەحریکە یا ئەو ئیدامەی بێت بەرەو پێش بڕوات ئەوەیەکە دانەکانیش دەور تا دۆری ئەگرێت ئەو دیانگەرە یانێ ئەو پلاکە ئەو جرمە ئەتوانێت دەور تا دۆری بگرێت ئەوەیەکە کاتێکە ئەو جرمە دەور تا دۆری دیانەکەی گرت ئەو ئانە وەکو چاڵێک دروستەکات یعنی ئەو هەم لە سەکە ئەخورگێتەوە ئەڕواتە دواوە هەم وەکو چاڵ لە نەهایەتە ئەتوانێت تووشی لەقی دیانیانیش بکات ئەو کەسانە وتمان ئەگەر ئەمە چارەسەر نەکردێت مەراحل ئەوەڵیە دیارە ئەتوانێت لە بەشێکی چکۆلە لەسەر بێت بەڵام بە درێژماوە ئەتوانێتتر پەرە بسێنێت و تواو لەسەر توش کات بەڵام ئەو کاتێکە هەم پلاکەکە هەموو جرمەند چکۆلەیە هەم یەکدانە نقطە بەشێکی کورتە بچکە لەسەر ئەوە دەرمانی ئاسانە بەڵام ئەمە ئەتوانێت هەر ئەگەر درێژە کێشێت پریۆدنتیتی کە دروستەکات ئەو کاتە دۆری دانەکان یەکسرە ئەگرێت و دەرمانەکەی هەم توولانیە بێتەوە هەم ئەوەی کە ماوەیەکی زۆرتریش ئەخایەنێت کە ئەو حاڵەتی تەبیعیە بتوانێت هەڵگەڕێتەوە بۆ لەسەکان معموڵەن وتمان کە یەکێک لە هۆکارەکان کەسانێکە ڕشت دیانەکانیان میزان نییە یانێ ئەوەی کە ساف نییە بڵێن دیانەکانی ئەکەفێتە سەریەک ئەوە ئەوێتە هۆکارێکە باکتری جەمەوە بێتەوە کە ئەو حاڵەتێکی ژنێتیکیە ئەوە ئەتوانێت یەکێک لە سەرچاوەکان بێت کە ئەو مەوادە خۆراکیەکە ئەخورگێت بە باشی پاکە و نەکردێتەوە و ئەوە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە لە دواترە جنجیڤایت یا ئەو ئیلتیهابی پووکە دروست کات معموڵەن کاتێکە ئەو باکتریگەرە کە دروست بوون ئەوانە سەمیان هەیە ئەو سەمگەرە تەرەشحەکردن ئەو تەرەشحاتەیە کە سمومی ئەم باکتریگەرە هەیەە دەستەکەن بە تەجزیەی هەم ئێسک هەم ئەو بافتە هەم بەنەکە هەیە لەبین لەسە و ئێسک و خودی دانەکەیش وتمان ئەمانە ئەتوانێت قوڵایەکەیشی زۆرترەوە بێتەوە و بە مرور زەمان هەم ئێسک هەم لەسەیەکی زۆرتر لە کارخەن یانێ لە ناویان بوون نەهایەتیشی ئەوەیە کە ئەو چاڵەکە دروست بوو ئەو لەنا ئەو چاڵە ئەو دیانە تووشی لەقیە بێت کاتێکە دیانیش تووش لەقی بێت دیارە مشکڵاتێکیشی هەیە بۆ دواتر ئەوەیەکە بۆ خواردن بۆ هەزمی غەزایش ئەو کەسە تووشی مشکڵاتێک ئەبێت بۆیە هەر شناساییکردنی التیابی لەسە یا پووک لە مەراحلی ئەوەڵیە لازمە بۆیە کەسێک ئەگەر هەستی کرد ئەگەر پووکی ڕەنگی گۆڕاوە یا ئەگەر مسواک ئەدات یا ئەگەر نەخدانە کێشێت ئەبینێ خوێن ڕێزیە کات تووشی خوێن بەربوونە بێت ئەبێ ئەو یەکێک ئەتانەی نیشانەی جنجیڤایت بێت بۆیە ئەبێت حتممە سەردانی پزیشکە بۆ ئەوەیشە کە تا چەندێک چووەتە پێشەوە تا کوێنە پێشڕەوی کردووە دیارە ئیسە ئەکسپەرداری هەیە ئەتانن بە ئەشعاب ئەکسپەرداریش بکەن بتانن بۆ ئەوەی کە مەراحلی دەرمانەکە بڕواتە پێشەوە ئەنجامی بن بۆیە ئەوانەی کە شوتم بۆ ئەوەی کە شناسایی و تەشخیسەکە لە مەرحلەی ئەوەڵیە بدرگێت و شانسی بتوانێت شانسی دەرمان بێتە سەرەوە هەم چاکبوونەوەکە کاملی بێت هەم ئەوەی کە کەمبوونەوەی دووبارە سەرهەڵدانی ئەو نەخۆشی ئەوەیەکە باشتر ئەوەیەکە لەو مەراحل ئەوەڵیە حتممە بە دوای چارەسەر بگەڕێت یا ئەوانەیە کە ئەگەر دانێکی سالمیان هەیە ئەبێ وەکو مەترسیک چاوی لێکەن هەمیشە ئەو قانونی شۆردنی دانەکە دووجار لە شەوانە ڕۆژە هەیە یا ئەو نەخ کێشانن بەیدیانە
و خۆیشیان تەشخیص چاودێری بکەن، سێری دانەکانیان کەن، وەزعیەتی سلامەتی دان و لەستەکانیان لە نەزەرە بگرن. نیشانەکانی چین، یانێ ئەو نیشانەگەرەی کە ژنجیڤایت یا ئەو ئیلتیابی لەسە ئەتوانی بیبێت ئەوەیە کە وتم ڕەنگەکەیان ڕەنگێکی لەسەی سالم پەمەیە یا سوورەتیە، ڕەنگەکە ئەگۆڕگێت. یەکەم نیشانە ئەوەیە کە ئەو ڕەنگە ئەگۆڕدرێت یا ئەوێتە سوورێکی تۆخ. دووم نیشانە ئەوەیە کاتێک کە ئەو کەسە دانی ئەشوات، مسواکەدا لە دانی یا نەخی کێشێت لە دانی، ئەو کەسە ئەبینێت کە خوێنڕێزی هەیە، کە لە سوورەتێکە ئەگەر لە سەیک سالم بێت نابێت تووشی خوێنڕێزی بێت. معموڵەن وەرەمکردن یانێ ئەوەی کە ئەماسێت ئەوەیشە مشاهدە کردێت. بۆنە ئەو کەسە هەستەکە کە بۆنێکی ناخۆش هەیە لە ناو دەمیە، معموڵەن هەست بە بۆنێکی تامێکی تاڵی شەکات وەکو شتێکی تاڵ لە ناو دەمیە بێت، کە وتم ئەمانە بەتایبەت بۆ ئەوەی کە 100% بێت، چۆن زۆر نەخۆشیگەر هەیە بۆ وێنە باکتری دان خۆی ئەتوانێت هۆکار بێ بۆ بۆن لە ناو دەمە، بەڵام ئەمە ئەوەی کە مسواگەدەن ئەو خوێنڕێزیە ئەدرگێت، ئەوە هۆکارەکەی یا نەخی بیانە کێشن، ئەوە هۆکاری ئەو جنجیڤایتەسە. معموڵەن کاتێکە ئەم مەرحەلە ئەڕواتە بەرەو لکەگەرێکی سپی لەسە ئەبینرێت، یانێ جیا لەوەی کە سوورە بێتەوە، ئەگەر سەرنجی ئەو لەسەی ئەو کەسانە بدرێت ئەبینێت کە خاڵگەرێکی سپی لە بازێ گۆشەکان وەکو ئەوەی کە لکاوێت نەیەکۆ بەس لە بازی شوێنگەریە ئێمە ئەتوانین ئەوە ببینین. زۆر بە کەمیش هەیە کە ئەو ئیلتیاب لەسەر ئەبینرێت، بەڵام علایمێکی نەبێت کە ئەوە زۆر بە ندرەتە ئەتوانێت ئەو کەسە لە ئەکسپەرداری کە مشخص کردێت کە ئەو کەسە تووشی ئیلتیابی لەسەر بووە. بەڵام ئەوەیە کە سەردانی پزیشک بۆ وێنە ساڵی 2 جار دەدان پزیشک ئەگەر معاینەکدان کات، ئەوە وەکو لازمە وەکو شتێکی زەروریە، ئەوە ئەتوانێت وەکو پاراستنێک باش بێت بۆ ئەوەی کە مرۆڤ تووشی ئەم نەخۆشیە نەبێت. من ئەگەر وەکو دەسەبەنی ئەو شتێکە دەسەبەنیم کردگە کە چەند نمونەیتر لە ئەو نیشانەگەرەی کە ژنجیڤایت یا ئەو ئیلتیابی لەسە و پووکە ئەتوانی بیان بێت بە ڕیزبەنیم کردووە کە ئەتوانم بۆ بینەرانی خۆشەویستمان بڵێم کە لەسەکان هەم سوورە بنەوە، سوورێکی تۆخ، هەم وەرەمەکەن. ئەگەر لەمسکردن معموڵەن ئێشیان نییە، یانێ ئەو کەسانێکە جنجیڤایتیان هەیە ئازاریان نییە، بەڵام ئەگەر لەسەر لەمسکردێت لەو حاڵەتە ئازاری و ئێشیان هەیە. معموڵەن لە بەشی خوارووە، ئێمە بەشی سەر و ئەو بەشە کە بۆ وێنە خواردن ئەجاوگی ئەوەنە بەشی خواردنە و شوێنێک کە دان بژین بە ئیسلاحانە و گۆشتە، ئەو بەشە ئەبینین کە لەسەکە عقب نشینیەکە بەشێکی زۆرتر لە دان ئەکەوێتە دەرەوە، یانێ بە چاو ئەبینرێت. وتم تامێکی تاڵ ئەو کەسانە هەست دەکەن کە تامێکی تاڵ لە ناو دەمیانەیە، یان مەزەیک وەکو مەزەی جۆرێک لە ئاسند یا فلز بڵین هەست دەکەن شتێک وەک تامێکی تایبەتە کە ئەوە ئەتوانێت هەستی بێ بکەن. جیا لەو سەمەکە باکتریەکە دروستیەکە گازگەرێکە کە هەم ئەو باکتریگەرە هەن تەولید گازیشکەن کە ئەو ئەتوانێت بۆنی ناخۆشی دەمیش بۆ ئەو کەسانە پێک بێنێت و عەزیەتیشیان کات. شتێک هەیە کە تارتاری پێڵێن، یعنی ئەگەر ئەو پلاکە ئەو جرمە زۆر زەخیمە و بێتەوە دۆر تا دۆری دانەکە بگرێت، ئەوە بۆ حاڵەتە ئەو پلاکە ئەڵێن پێت تارتار، کە معموڵەن ڕەنگەکەی ئێمە ئەو خاڵگەرە ئەو جرمە کە بینیمان ڕەنگەکەی زەرد بوو، زۆرتر زەردێکی بەرۆلای قاوەی، بەڵام لە حاڵەتێکە ئەو کە ئەو پلاکە یا ئەو جرمە زەخیمە بێتەوە دۆر تا دۆری دیانیش ئەگرێت، پێشیاڵێن تارتار ئەو ڕەنگەکەی ئەگۆڕگێت کە ئەو ڕەنگە لای ڕەش ئەڕواتە، ڕەنگی ڕەش و قاوەیە. معموڵەن لەسەر دانیشەیتر بە وازەحی ئێمە ئەتانین بیان بینین.
هەروەوتم کە ئەمە ئەتوانێت دییان لەق بێت لەسەر شوێنەکەی خۆیان مشکلاتێک بۆ خواردنیش دروستکات دوای ئەوەیشە ئەو بوزاق یا ئاو ناودەمە تەرەشحاتی زۆرترە بێتەوە لەو کەسانێکە ئەم مشکڵیانە هەیە لە مواردێکی کەمیشە ئەتوانێت مشکڵی بۆ قسەکردن لە کاتی قسەکردنە بەهۆی ئەو مشکڵاتی کە هەیەە بۆ ئەوانیشە دروستکات یا ئەو ئازارەی کە دروستێکە بۆیان لە کاتی قسەکردن یا جاوینی خواردنە هەم حەزمیە هەم جاوینی ئەو خواردنە مشکڵیان بۆ دروستکات معموڵان کە وتم هەم ئابسێشتانێ دروستکات ئەو یانە وەکو هەستکەین کە مایعە تەجەموعی پیا کردووە ناویە لە حاڵەتگەرێکی فرە شەدیدیشە وەکو زەخم پێشتێت کە بە ئولسری پێژن کە لەم حاڵەتە نیشانەکانی کە نکرۆزی شەبیانە ئیتر بەرەولای ڕەشیە چێت یعنی هەم پووک بەرەولای ڕەشیە چێ هەمە و دیانیشە ڕەنگەکەی بەرەولای ڕەشیە چێت کە خوێن ڕێزیە کە خوێن ڕێزیەکەی زۆرە بێتەوە ئازارە کە ئەو ئازارە زیاتر لە حەد مەعموڵە عقب نشینی لەسە واوتمان هەر تێتە خوارەوە زیاتر دییان خۆی نمایانەکە تا ئەو بەشە لەسە ئەوە زۆرترەوە بێتەوە برینە بەتایبەتەوە برینە نیشانیت کە ئەو حاڵەت ئولسران نکرۆزی پێ ئەڵێن کە بەشە جەنجیوایتە ئەمە لەو حاڵەتە لە خواردن و ئەو تامی کە وتمان هەستەکە تامێکی وەکو فلز وەکو ئاسن لە ناودەمی هەیە حاڵدە زۆرترە بێتەوە بۆیە لە ئەو شەرحاڵێک کە خۆیان نەیدەن ئشارەی پێکەن دەرمانی ئایا هەیە دەرمانەکەی ئەبێت ئەو منبع عفونەتە کاهش بدرگێت تقریبا ڕێگەر زۆر هەیە ئەو عفونەتە تەخلیە بکرگە یەکێک لە ڕێگان تەخلیە ئەوەیە کە ددان پزیشکە و کاراکات معموڵەن کاناڵ دروستەکەن کاناڵ کە ناوەکەی ها بەخۆیە کاناڵە لە دانا کاناڵێک دروستەکەن بۆ ئەوەی کە ئەو کاناڵە وەکو لولەیەک ئەمەڵەکات ئەو تەرەشحاتە لێنەوە تێتە خوارەوە دیارە لە ساعات گەر ئەوەڵیە هەم بۆنەکەی هەم تامەکەی زۆر بەڵام ئەو یەکێک لە ڕەوشەکانیە بۆیە حتممە سەردانی ددان پزیشک ئەبێ بکرگێت بۆ ئەوەی کە سەردان کردگەیت چونکە ئەو پلاکگەرە بە ڕەوشی خاص لابرگێت دیارە ئەگەر ئەو پلاکە زۆر کەم بێت کەسێک لە مەرحەلەی ئەوەڵیە تەشخیصی باخۆی لە ئاوێنە بیوینێ بۆ وێنە بە مسواک لا نەچوو بە نەخدانەتانەی هەوڵی بدا بەڵام ئەگە زۆر بێتەوە ئەوە کاری ددان پزیشکە حتمما ئەبێ ددان پزیشک ئەو کاریە بۆ کاروەکە ئالەم وێنەکە هاوڕێ هاوکارم نیشانمانەدا ئێمە ئەو پلاکگەرە بینین کە لە بەشی خواری و دانەکە وەسڵەوەی بە گۆشتیدانە ئەو لەسە ئێمە ئەیبینین معموڵەن ئەتوانێت کە ئەنتیبیوتیکیشکێتر لەو مەرحەلەگەر پێشڕەفتە بەکاریە بن کە ئەنتیبیوتیکە ئەتوانێت خۆراکی بێ یا ئەنتیبیوتیکەرێکان کە ئەتوانێت مۆزعی بێ تراکلۆروسایکلین ئەوە یەکێک لەو ئەنتیبیوتیکەرەسە کە معموڵەن بۆ مشکڵاتی عفونەتی دەمودان تراسایکلین کەڵکیان لێ وەرەگیرگە دیارە خۆی مشکڵاتێکیشیان هەیە بۆ تەرەشح و بۆ دەستگای گوارشی و لەسەر مەعدە بۆی ئەوە تەشخیصێتر ئەوە دەدان پزیشکیدا بەڵام ئەگەر ئەو حاڵەتگەرە بوو بەتای ئەوەی کە دانتان شۆرد تووشی خوێن ڕێزی بوون بۆ ئەوەی کە دڵنیابن کە ئەمە جرمی نەگرگە ئەو جرمە بێتە جێنجیوای دیا ئەو التیهابی لەسە یا پووکە ئەبێ سەردانی ددان پزیشکە. بینەرانی خۆشەویست لێرەش هاتینە کۆتایی ئەم بەشەی لە بەرنامەی ئەمجارەی تەندروستیمان هیوادارم کە جێگەی ڕەزامەندیتان بوێت تا پێگەیشتنەوەمان لە بەرنامەی داهاتوو لەلایەن خۆم و هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ بە ئاواتە خوازم.